بەڵێ لەگەڵتان بەردەوامین لە ئێستای بۆ کەسانی حەزیان لە شاخەوانیە وەرزی ئەوەی بەرەو شاخە بەرزەکان بڕۆن هەڵگوردە ئەم پیرەمەگرونە هەندێک شاخی تر لە نزیک حاجی ئۆمەرانە کە میوانەکەمان باسی کرد وتی لە ئێستای وەرزیەوە بەرەو شاخانە بڕۆی نێوانە باشە لەگەڵ شاخڵەوی واسێرم ئەەکەی ئەڕۆی نێوانم باشەکەوە یە نەستۆجۆ و قسەیان لەگەڵ میاندارە تێکانەکەی خێنەوە شەر خۆی جوانە چێژێ کوردوای خۆمانڵە پیایی خۆیە بێگومان جا ئەمڕۆ دوو میوانی شاخەوانی زۆر بتوانە لەگەڵمان ئامادەن خۆیان باسی ئەزمموی شاخەوانیمان بۆکەن بەتایبەت لە وەرزی سەرماسۆڵە چون زۆر گرنگە لە وەرزایە ئاری بزانیت کە ئەبێ چی بکەیت هەندێک جار ئەگەر نەزانی زۆر گرفت تەنانەت لەسەر جستەوە هەندێک تایبەتمەندەکانی چی ڕێگەکە بزانیت خۆتی بۆ ئامادەکەی چون ئامادەکاری شاخەوانی زستان زۆر جیاوازە هەندێک جار بەداخەوە بەفر و بۆرانەکە زۆرە بێت بەهمەند دروسە بێت یعنی هەرەسە هێنێ بەفرەکە ئەکەوێتە خوارەوە بەسەر شاخەوانەکانە ئەگەر نەزانی ئەوە هەواڵی ناخۆشی تێکەوە کە ئیشەڵڵا هەمووان سەلامەت بن جا هەر بۆیە میواندارکارێک لە بەڕێزان سیامەند ئەحمەد و بەڕێز بڕیار فارسمان کردو هەردووکیان ئەندامی گروپی دەستەی شاخەوانی لوتکەن زۆر بەخێبن سپاس بۆ ئامادەبوون بەخێربانی تاماش جا هەر لە کاکسیامەندەوە بە دەست بکەن کاکسیامەند بەڕێستا من بە حساب هاتم من چێکم کردەوە بەڵام تۆ بۆ من گوێم هاک چاوم داخست بوو لە ما بوو کە بەڕێزی جوابمانێت کاکسیامەند بەخێوێت سەر چاو خۆش حاڵی بە ئامادەبوون تا بێگومان تۆزێک پێم وابێ شاخەوانی لە زستانە هەر ئەسڵ لە ڕووی کێشیشەوە قورسترە وایە ئەبێ زیاتر لەگەڵ خۆتانە کەلو هەلبەرن جلوبەرگەکەی تۆزێ پێما بێت قورستر و ئەبێت گەرمتر بێت زۆر سپاس هەڵبەت سەرەتا بە پێوی کاش زستان قورستر شاخەوانی وەرزی زستان بۆ شاخەوانیە بەڕاستی واتە ئێوە زیاتر چێژی زیاتر شاخەوانان چێژ لە وەرزی زستانە بینن وەک لە وەرزەکانی تر بەهۆی ئەوەی کە شاخەوانی لەسەر چەند بنەمایە کە بنیاد ئەنرێت یاخود خۆ دروستەکەی زانست و زانیاری و کەلوپەل و بەکارهێنانیان دا خۆشبەختانە ئێمەشکە لە بەرەو وەرزی زستان ئێستا لە وەرزی زستان داین ئێمە زیاتر ئەزمموی ئەو کەلوپەلاناکەین کە بتوانین لەگەڵ شاخەکانە لەگەڵ هەڵبژاردننی ئەو گەشتانێک کە ئەنجامی ئەدەین بتوانین خۆمان بگونجێنین بە گوێرەی ئەو شاخە کەلوپەل و پێداویستیەکانمان بکەینە کۆڵەکەمانەوە بیبێت لە هاویلانە شاخەوانی خۆشترەیان لە زستانە بۆ شاخەوانی هەموو وەرزەکان پێما بێ پێکاتە و کەلوپەلەکانی جیاوازە بەڵام زیاتر شاخەوانان حەزیان بە زستان بەڵێ باش کاکبڕیار باچێن لای کاکبڕار بۆ تۆ کام هەردوو وەرزەکە وەکو یەک وایە هەموو وەرزەکان وەک یەک وایە وەڵا بەگشتی لە وەرزی هاوینە شاخەوانی کەمە بێتەوە وەکو عادەتەن لەبەرەوەی لای خۆمان وەرزی هاوین زۆر گەرمە شاخکان زۆر گەرمە بن لەبەرەوە کەمترە بێتەوە چونکە ڕاستە لە هاوینا پێویستیەکانی زۆر کەمترە بێت ینی کەلوپەلەکان لەوچەر کڵاوێک و دەسماڵێک و جلوبەرگی ئەتیاتی بێ بەڵام بەڕاستی گەرمای شاخەکان لە هاوینە بێزار دەکات لەبەرەوە خەڵکێکی زۆر کەم ڕۆکەنە شاخ لە هاوی بەڵام یەک کێشش لە زستانە هەیە هەوا زۆر ناسەقامگیرە بە تایبەت لە شاخەکانەوەیە ئێوە ئەبێ زۆر پێشبینیەکان یعنی چاوتان لەسەری بێ ئینجا بڕۆن بەدڵنیایەوێت لە وەرزی زستانە لەبەرەوەی وەرزێکی زۆر تایبەتە و شاخەکانیش بەفری گرێ بەفریش وەکو ئەوە نییە بەڕاستی کە هەل لە خۆوە بچیتە شاخێک و بەبێ ئەوەی خوێندنەوەیەک بۆ شاخەکە بکەیت چونکە لە هاوینە ئەگەر تۆ لە شاخێکە خوانەخواستە شتێکت بەسەر بێ گیر بخۆی ئەتوانین چەند شەوێک لێ بمێنیتەوە بەبێ پێویستیەکەت بە شتێکی وها بێ بەڵام لە زستانە چەند سەعاتێکیش ناتوانین لەناو بەفرا بمێنیتەوە لەبەرەوە لە هاوینە زۆری فەرق هەیە وەک لە زستانە پێویستە لە زستانە پێشەوەی بەرنامەکە بکەیت بە چەند ڕۆژ پێشەوە خوێندنەوە بۆ باری کەش و هەوا بکەیت ئێستا ئێوە خۆشتان هەر پێما بە تا ڕادێک بوون و هەورەکانە خوێندنەوە ئەمانە تا ڕادێک زانایەتان دەستکەوتووە وایە وە خوێندنەوە ناتوانانی بەڕاستی وە بۆ خوێندنەوە هەور و شتەکان خوێنیتەوە بەڵام کەش و هەوا سەرچاوەکانی کەش و هەوا بۆ نمونە شارەزایان کە بڵاوێکەنەوە ڕۆژی هەینی کەش و هەوا بۆ جۆرێ ئەگەر بشتیت ئەبێ بەرنامە بۆ ئەو کەش و هەوایە دابنی بۆ جەوەی کە لەو شاخیان دیمەنی ئێوەن ماشەڵاڵی لە ئەڤێرست و توزانم لە سویستان ئەمە زۆر تایبەتن چۆن ئەگەر باسێکمان بۆ بکەنم
زنجیرە شاخانەی کە ڕۆشتون ئەوە سەر لووتکەی شاخی پیرەمەکدونە ئەو تابلۆی کە دیارە ئەو تابلۆی زانیاریانەشەوە یەکێکە لەوەی کە هەر پرۆژەی سی چی کاکسیان ئەم لە گوندی زێوە لە سێرەنگەی زێویەوە ئەم تابلۆی زانیاریانە دەست پێەکە بە ئاراستی سەهمی کێشراوە ئەڵبەت لە کاک بڕیار کە ئەم پرۆژەیە بە سەرپەرشتی کاک بڕیار و ئەندامانی دەستی شاخوانی لووتکە و هەموو زۆربەی گروپە شاخوانەکان تیا بەشدار بوون کە دانانی ئەم تابلۆیانە تابلۆی زانیاریە زۆنەکان جیا کراوەتەوە بە ABC زۆنی ئەی با بڵین ئەم زۆنانی کە جیا کراوەتەوە ئەڵبەت پاش دیراسەکردنێکی زۆر و چەند جار چوونە پیرەمەکدون و هاتنە خوارێ و دەستنیشانکردنی ئەو شوێنانی کە شیاو بێبۆی و تابلۆی زانیاریانەی لێدانین کە زۆنەکان جاکراتەوە زۆنی ئەی بۆ نمونە هەست کەسێک کە لەو شاخە لە وەرزی زستان بەهۆی تەمومژەوە یاخود بەهۆی تۆفانەوە گیر بخوا لەو شاخە ئەتوانێت ئاماژە بەوە بکە بڵێ لە نزیک تابلۆی بۆ نمونە BC یا BC ئەی یا 16 یا ڕقەمەکە لە هەر شوێنێ بۆ ونبوون یەک حاڵەتێک ئەم بابەتە بەکارێتەوە تابلۆی زانیاری ئاراسەکەی جا لە ئاراستی تابلۆکەوە بەرەوە ئاراستە بڕۆی حتممە نەگەیتە تابلۆیی کە ڕێون ناکەی کامە زۆربەی خۆشببختان زۆربەی زۆری شاخەوانان ئیسفادیان لێکرۆ بە تایبەتی بە شەویش پێکاتەیەکی لەزگەیەکی پێ فسفۆڕەکە لایەتی دەدرێت لە دوورەوە ئەبینرێ ئەمە پرۆژەیەکی جوانە کە شاخوانان زۆر زۆر ئیسفادیان لێ کردووە. باشە باسێکی چێژەمان بڵێن کاک بڕیارێنێ منێمە ئاوا بە دیمەن سەیریەکەین زۆر چێژێکی تایبەتی هەیە ئەتخوا بە هاوڕیان بۆمان فولکەن بار بە تەواوەتی ببینین ئەدی باسێکیان چێژەمان بۆ بکەن ئەمان خۆتانە کێتانە نوێنێ حەزەکەیەکان تۆمارەکە حەزەکەم ئاماژە بە یەکشت بم چونکە لە ڤیددیۆکانە زیاتر بەفر دیارە بەفر چێژێکی زۆر تایبەتی هەیە لەبەرەوەی شتێکیشە کەم ئەبینرێت یانی ساڵی جارەیە دوو ساڵ جارێکە مێرێ خەڵک زۆر حەزی بۆی هەیە لەبەرەوە کە بەفرەبارەی عادەتەن شاخەوانەکان حەزەکان ڕوو لە شاخە بەرزەکان بۆن لە پیرەمەگرون بکەن کە لە سلێمانی و دیارە بەفرێکی زۆری پێوەیە بەڵام ئەمەش خەتەریاتی خۆی هەیە پێویستە بەڵێ ئەو حەبلە ئەوە لە هاتنە خوارەوە بین بەستومانە بۆ ئەگەر کەسێک خزا هاوڕێکان بتوانن بیگەنەوەوانی بەڵێ بۆی باشتر ئاگامان لە خۆمان بێت ئەوە وازام کاک بڕیار کاک سیامە ناکرێ ئەم سەرکێشیانە نەکرێ قەیناک بیکەن کاکە شاخەوانی بکەن بڕۆنە سەرەوە إلا بأم قد بالو أو هنا صبر كيك من توجيه ميكن كبد ويا تماشايا إنجا خوشتان دروس كردو بوزستان أجر أما خوش سركشي شيء جواني كاك بيجمعني لا يكساني كلنا وكانين بوان سركشية والله هالبد كما بهنجاوي شيروا آسان ناتوانين بشينا بيوسي ب تجربەیەکی باشەیە زانستێکی زۆر هەیە کە بتوانین پێشتا بڕمە خۆم چلورانە نادەم پیرم نایەکە بینی بێت وایە بێگومان ینی شاخەوان ئەوە چێژەکەی لەیانیەوە هەستێک دەهاتێک کە لەوە چێژ بەخشە بەڕاستی ناتوانانی پێناسی بکەی بڵێ ئالوێ ئاخۆنە دڵخۆشم لەبەروی شاخەوانی شتێکی هەیە ئەو هەستەیە تەنها لەویا تێدای بە ئاگابوون لە خۆتە لەویا یعنی بە هیچ شوێت خەیاڵی لای هیچ شتێککردنی بۆیە لە وەرزی زستانیشە بەڕاستی ئەمانە ناکرێ ناوی بنین سەرکێشی ئەگەر پێویستی و کەلوپەل و زانستی تەواوت هەبێت لەسەر بەکارهێنانیان و شێوازی ڕۆشتنیان ئەگەر ببینی کە بە یەک ڕیتم و یەک ڕیز ئەڕۆین کە ئەمە یەکێکە لە یاساکانی شاخەوانی بۆ پاراستنی هەم بۆی کە بەناو بەفراتۆی یەک ڕێچکە دروستەکەیت و سروشتەکە ناشێوێنی هەمیش ئیترەوەی یاسایەکە کە خوانەخواست مەترسیەک هەبێت مینێ شتێکە بێ لە هاوین و لە زستان و لە هەموو وەرزەکان ئەبێ بە یەک ڕیز بڕۆین. باش کاک بڕیار ئێمە ئەزانین کەلوپەلەکان بە شێوەیەک دروستکراوە بۆ ئەم وەرزشە یعنی مشوری هەموو لایەنەکانی خواردۆ تەنانەت عینەکی زستان جیاوازە کەلوپەل و ئەو پێڵا و گۆرەوی و پانتۆڵ و هەموو ئەمانە بە شێوەیە کە ئاوی تێناچێت بەڵام تر ڕووداوی ڕوئەیە بۆ نمونە هەنێک جار پێڵاوەکانتان تەڕەبێت گۆرەویەکانتان تەڕەبێت چاوتان بە بەفرەکەوێت چاو ئەترەوە تۆ ئەزانی عزیێتی ئەیە بەفرەکە لانێ سەرماتان بێت کۆڵنجکەن تووشی سەرێشە بن هەموو ئەمانە لەم کاتانە ئێوە چۆن ئەم حاڵەتانە دەبرەکەن چارەسەری وەدۆزمەوە بەڕاستی من حەزەکەمەوە بەسمەوە بە بابەتێکەوە کە من بۆ خۆم یانی هەمووکو دەستەکەمان داواکاریمان لە شاخەوانان ئەوەیە کە
لە کاتێکە ئەم ڤیددیوانەی ئێمە یان ڤیددیۆی هەر کەسێکی تر ئەبینن کەلانەوە بەفرە چالاشیەکان بۆ منە خلیسکیانە ئەکەن نەچن یەکسەر لە خۆشی و لە جوانی ئەم شوێنەوە ئەم ڤیددیۆی ئێمە ڕووکەن چونکە ئێمە کاتێکە چینە شوێنێک خوێندنەوەی تەواوەکەین وە کەلوپەلی تەواومان پێ بەڕاستی کەسانێکی زۆر بوون کە تووشی ناڕەحەتی بوون لەبەرەوەی حەزی بەشتەکە هەبوو بەڵام کەلوپەلی نەبووە ئێمە کاتێک ڕۆکەینە شوێنێک بۆ نمونە پێڵاوی بەفرە بین ئەگەر من نیشانتان ئەمە پێڵاوی بەفرە ئەم پێڵاوە نابێ بەبێ زانیاری لە پێ بکرێ من کاتێکەمە لە پێکەم دڵنیام کە قاچم تەڕنابی ینی قەدە و حاڵەتم بەسەر نایەکە جەنابەت باسێکی بەفری هەر تێ ناچێت بە هیچ جۆرە ئاودانای تەنانەت سەرماش ئەم پێڵاوە نابڕێ قاچم سەرمای نابێت لەبەرەوە شاخەوانەکان لە ئێڤێرستۆمانە قاچیان سەرمایی بە ڕەشە بێتەوە سەرمای ئێڤرست جۆرێکی ترە جیاوازترە لەوێ زۆر ساردا پێڵاوەکانیش چەند چینێکی تر فەرقەکە ئەمە پوشونی پێڵێن ئەوانەی ئەوێ سێ پوشە پێڵاوێکی زۆر قرس و گەورانی شاوە کاک بڕیار ئەچێتە 1000 بۆ 1200 دلار 1200 دلار ئەمە دوو پوشە ئەمە توانین بۆ شاخێکی تا 7000 پێی بڕۆین بەڵام بۆ شاخێکی وەک 8000 بێت لەمەش بەرزتر بێت و قورستریشە ئەمە زۆر قرس نییە لە پاتانی ئەوە نەبێت قاچە سەرما بێ ئەوەمان بە دووبارەکەرەوە هزاری چی ئەمە تا هزار چی ئەتوانێت ئەوە بۆ نمونە بۆ شاخێکی 7000 لێرە 7000مان نییە 7000 متر بەرز و ڕۆژڵاتی ناوەڕاستە تیای نیە 7000 بەرز بەڵێ یعنی تۆ بەپێی بەرزی ئەم پێڵاوە لە پێکریان بەپێی بەرزی لەبەرەوەی لە بەرزیا سەرماکە زیاترە بەڵێ زیاتر و شاخانەشی کە ئەوە لە بەرزیا هەڵکەوتن شاخانی وەکو تاجیکستان و پاکستان و بۆ نمونە نیپاڵ و ئەمانە ساردن تو ئەبێ ئەم جۆرە پێڵاوە لە پێ بکەی بۆ ئەوەی کە تووشی ئەو حاڵەتە لە ناوەژەستەکەی پێ لەنەوە پێڵاوێکی ترایەوە بەڵێەوە دانێکی تریشی ناکرێتەوە مە بیکەم کاک بڕێت ئەمەش بۆ نمونە هەموو ئەمانە هاوتایی یەکەن یعنی پێکەوە بەکارێن کە تۆ ئەو پێڵاوە لە ناو بەڵێ دڵنییا ئەو پێڵاوت لە پێ کرد ئەبێت قەمسەڵەکەشت لەگەڵ ئەوە یەک بگرێتەوە ئەبێت دەستکێشەکەت لەگەڵ ئەوە یەک بگرێت یعنی بۆ هەمان تایبەتمەندێکی هەبێ یعنی هەرچەند بەرزتر هەموو کەلوپەلەکان فەرقەکە لە بەرامبەر هەموو شتەکانی فەرق سەرماکە باش ئەمە وەکو پێڵاو چیتر ئەوەشەکە ئەیبەستن بە بنی ئەمە بۆ لە ڕاستیە ئەمە کرامپوونی پێوترێت زۆرێک لە شاخەوانەکان هەڵە بەکاری هێنن بۆ نمونە پێڵاوێکی سووک لە پێ ئەکرێ کە ناتوانێت بەفرەکە ببڕێت ئەمەی لێ بەسرێ لە کاتێکا بەفرەکە نەیبەستووە پێویستە بۆ تەنها بۆ شەختە و بۆ سەهۆڵ ئەمە لە پێ بکرێت لە پێڵاو ببەسرێت چونکە دوای کێشە دروستەکات چۆن شتی کەم لە شاخەوانیا کێشە دروستەکات شتی زۆری ژەر کێشە دروستەکات ئەگەر بەستی چی ئەەکەن ئەمە لە بنی پێڵاوەکە بەسیت و تاوان سەر سەهۆڵ ئەتوانن ئەمە بەڵێ ئەمە لەگەڵ تەورا بەیەکەوە بەکاری لە شاخەوانەوە نێ بڵێ ماڵی زیای سەر ناشکێنێ نەخێر ماڵی زیای سەرشکێنێ زۆر کات ئەگەر ئەم دوانە یعنی خەتەرترین دووشتن کە بەکاردێن لە شاخەوانیا ئەگەر زانیاریت نەبێت چونکە لە حاڵەتێکە شاخەوان هەبووە بۆ نمونە ئەمی لە پیا بۆ خزاوە کە زانیاری نەبووە لەسەرەوەی چۆن بەکاری بهێنێ یاوێتیەوە لە خۆی قاچی برینار کردووە ئەمی پێ بووە کە خزاوە نەیزانیوە چۆن بەکاری بێنێ لە دەستی دەرچووە یاوێتەوە بە دەموچاوی خۆیانی لەم حاڵەتانەیە لە جیاتیەوەی لە کێشە دوورت بخاتەوە کێشەت بۆ دروستەکات لەبەرەوە کاتێک کە ئەمەت کردە کۆڵەکەتەوە ئەبێ زانیاری تەواوت هەبێت کە چۆن بەکاری ئەمەت کرد بەدەستەوە بە هەمان شێوە فراگوزاری سەرەتاییتان پێ لە حاڵەتێک خوا نەخواستە حاڵەتێکی برین نابوونیەک ئەو حاڵەتی کاو باسیەکەی ڕووبات چی ئەەکەن ئەو کاتانەیە بێگومانە بێ هەموو شاخەوانێک فراگوزاری سەرەتایی لە کۆڵەکە هەبێت بۆ حاڵەتیشی نەخوازرا و ئەگەر پێت کرایمە هەمیشە ئەڵێن ئەو شتەی کە زانیت بەکاری بێنی با لە کۆڵەکەتا بێت چونکە زۆر جار هەر لە کەناڵەکان یاخود لە سوشیال میدیاکان بینیمانە کە حتا باسیەوە کراوە کە زۆر شتیان لەگەڵ خۆیان بردووە کامە خۆی لە خۆی دابێتە خۆی مەترسیدا چونکە ئەمە چەندین حاڵەتمان بەسەر هاتووە خۆمان قاچشکانمان بەسەر هاتووە ئەندامان قاچی شکاوە یا بریندار بوونمان بەسەر هاتووە لەبەرەوەی ئەو شتەی کە پێتە لە کۆڵەکەتە بزانی بەکاری بێنی تۆ لانی کەم لە فافێکە یاخود برین پێچێکە یا پاکەرەوەیەکە ئەم شتانی کە ئەزانی بەکاری بێنی بۆ یەخۆ حاڵەتانی هەندێک حاڵەتی شەیە کە تۆ ناتوانانی بە هیچ شێوێ
دەستکاری بکەیت کە تۆ ئەگەری هەوەیە کەسێک بەربوونەوەی چونکە هەندێک حاڵەتی ڕوو ئەدا لە شاخ تۆ شاخ تۆ نازانیت چونکە حاڵەتە مەترسیەکان تۆ حاڵەتێکە بوو لە ڕۆژەڵات چەند بەڵێ بێگومان چونکە تۆ حاڵەتەکان هەندێکیان سروشتین هەندێکیان دەستکردن بۆ نمونە سروشتیەکان کە تۆ چاڕوانی ئەوە ناکەی وەکو هەرسی بەفر و وەکو لافا وەکو هەورە بروسکە و ئەم شتانەوە حاڵەتە سروشتیەکانن حاڵەتە دەستکردەکانی ژەوانن کە تۆ ئەڕۆی ئەو گروپەکە ڕایە بەردێک لەژێر پێ یاخود بەربوونەوەیەکە ئەو حاڵەتانی کە دەستکردە مینێکە تۆ ئاگات لێنێ ئەم حاڵەتانەیەکەوە واتە ئەژبێت کە ئەو شاخی بۆی ئەڕۆن لە ڕووی تایبەتمەندی شاخەکەەوە لە ڕووی مین ڕێژی و پلەکانی کەش و هەوا و بەرزیەکەی و چەند لە ئاسی ڕووی دەریا و چەند ئەمانە هەمووی بەزانیاریتان نەبێت بەڵێ بێگومانەوە پێش هەموو گەشتێکە بێ سەرپەرشتیاری گەشتەکە کە ئەو ئەندامانە چێن بەداخەوە کە ئێمە چەندین جار ئەو هەواڵە بڵاوەکەینەوە تکایە گەشتی ئەعلان مەکەن چونکە کەسانێکەن خوازیارن بێنە ئەو گەشتەوە یەکەم جاریان گروپەکە نابن بەڵام هەفتەیەک لەمەوە پێشێمە کە تووشی گروپێک بووین بەڕاستی لە شاخی پیرەمەگرم تووشی حاڵەتێک ببوونی تر لەوە تیانە بە چۆنەڵی بە هیلاک بچن هاوکاریمان کردن لەبەرەوەی بۆچی هاتووی پرسیارمان لێکی وەڵا حەزم لە ناو بەفر بوو وتیان هاچین بۆ شاقی پیرەمەگرم ئەم گەشتی ئەلانکردنە و هەرچ کەسێک بەری بۆ شاخ ئەمە بەڕاستی کارەساتی لێکەوە ئەمانەشن کە بەڕاستی لەسەر مێژووی شاخەوانان ئەکەوێت و کابینی زۆربەی زۆری شاخەوانان بەداخەوە لەم ساڵانی دوایە کە زۆر بەڕاستی زۆر خەتەریات ڕوویدا و زۆریش فەوتاوتیایە بەداخەوە تا کەسێک ئەگەر شارەزانە بوو یەکەم جارەکانێتی بۆ نمونە بەرەو پیرەمەگرون و ئەمانە نەڕوە یان لە شاخەوانی زستانە هەڵبا بەشداری نەکە لە وەرزە خۆشەکانەوە دەست هیچ گومانی تیانە بێ هەنگاو بە هەنگاو ئەو کەسە بزانی تا ئاستی چەندێکە یەکەم جار لە ڕووی تواناکەی و دووەم جار لە ڕووی کەلوپەل و پێداویستێکەوە سێم جار لە ڕووی خواستەکەی و بزان دوایەوە هەیە نەخۆشی لەگەڵایە تۆ بێت لە هەموو ئاسکان ئێمە دەستی شاخەوانی لوتکە فۆرمێکمان هەیە کە هەموو ئەمانەی تیا لەخۆشیت لەگەڵا چۆنەڵی لە ڕووی بەرزی گرتی و کێشت بۆ دروستە بێ کە بچیتە شاخی بەرز چونکە هەیە ئەوەی هەیە کە بێتوانایە بابەتەکان جاکرد چونکە ئەمە لە چەند بابەتێکە مەسەن بەردەوانیەکەین ئەشکەوتەوانیەکەین شاخەوانیەکەین ئامانجمان لە لوتکە بەرزەکان ئەمانە هەمووی بابەتی جیاوازتە هەمووشی پێیوەستە بە شاخەوانی و بۆیە زۆر گرنگە کە خۆت بناسی وەجای یا ئەو کەسە بناسی کە لەگەڵ یا ئیبی بۆ شاخ قورستنین ڕووداوێک کە بەسەرتان هاتبێت چیە کاک بڕیار ینی چی قورسە بۆ ئێوە وەڵاهی وەکو ڕوودا و پێم وایە شتێکی وامان بەسەر نهاتوە قورستن ڕوودا بێ سواز خۆتەوە بە کامل ماسەفاتەوە ڕۆیشتنوانی زۆر کات ئێمە تەواو پلان بۆ بەردامێدانین هەموو لە هەموو ڕوویەکەوە هەڵێ سەنگێنین بەڵام سروشتیش خوێندنەوەی تەواوی بۆ ناکرێت هەندێک ڕوودا هەیە لەوێ ڕۆدات جاری وە بەردبەربوونەوەیەکە یا شتێکە ڕووداوی قورسمان سواز بەخوا شتێکی وان نەبووە کە بەڕاستی لەسەر بەڵام هاوڕێیانمان لە کوی شاخەوانیە هەرچێک ڕوو بدات ئێمە هەمومان بەڵێ ینی هەر شتێک بەسەر هەر شاخەوانێ بێت لێرە لەبەروی کۆمەڵکی شاخەوانی هەمووی یەکە بەڕاستی هەر ڕووداوە بۆ ئێمە بۆ دەستی شاخەوانی بە دڵنیاوە ینی ئێمە کە شاخەوانێک لە شوێنێک ئەو ساڵە لە شاخی کەیت و چەند شاخەوانێ محەممەد سەدپارەی پاکستانی و ئەمانە بەڕاستی هەموو کۆمەلگەی شاخەوانی جیهانی باسێگری ئێمە لێرەوە گویان بوون بە خەمبووین لەبەرەوەی کە هەستەکەی هاو وەرزشەکەتە هاو هوەرەکەتە بۆ نمونە بێتاقەتە بیکە ڕووداویی بەسەر بێت چ جاوی بگاتەوە بە خۆماڵی بە کورد کە هەمومان کۆمەڵگێکی بچووکە شاخەوانی ئازاری هەمومان بەڕاستی یەک ئازار باسی قورسیت کرد جایوە کۆڵەکانشتان زۆر قورسە ئێستا من بیرمە کردەوە ئەم کۆڵانە بۆ نمونەوە هەیە بڵێن ئەم گەشتە زۆرە ئەبێ ئەمەنە کیلۆ لەگەڵ خۆمان نابێنین هەرچەند هاوڕانتان ئێوە بە کیلۆ نییە بە لیترە وایە ئێستا من ئەگەر باسی ئەو کۆڵەی خۆم بکەم ئەمە کۆڵە پشتێکی شاخەوانی یەک ڕۆژەیە بۆ شاخی پیرەمەگرون بۆ ئەمڕۆ ئەگەر چم بۆ پیرەمەگرون دوو جوو دەستکێشی تایە دوو نەوە عینێکی تایە
بۆ نمونە تەور و پێڵاوم پێە ینی بەڕێکەوە سوخترە بێکەوەتە چون بەشێکی زۆر لەوە قورسترە بێ چونکە ئێستا بۆ نمونە تەرمۆزەی چای تیاکەی چیتیانە بەتاڵە بۆ نمونە بابەتی خواردنەکان هەمووی دەرەکان ئەیگرن بەدەستانەوە بزەوە خەلوقاسنایبن لەگەڵ خۆتانە لێنن کاکسیامە خواردن چییە خۆنخوا باسی خواردنمان بۆ بکەن من لەگەڵتانە شتان ناکەم بەڵام باوشتانە بەرین بۆی بیخۆین یەکێ لە سەرچاوی وزەکان بۆ شاخەوانی کە زۆر کەس پێی وایە مەسەلەن گۆشت خواردن و هەندێشتی قورس ئەوە ئەبێتە خۆی خراپترکردنی باری جەستەیی چونکە لە ڕووی جەستەییەوە تۆ پێویستت بە ئینێرجیە هەچ گۆشتێک یاخو پرۆتینێک یاخو چەوریەک بخۆی تۆ بە ڕێژەیەکی کەم پێویستت بەمەیە بۆیە سەرچاوە وزەکان بۆ شاخەوانان بەڕاستی بۆ ئەم وەرزە قەیسی وشک و خورما و مێوژ و کاکڵە گوێز و باەم و یعنی چەرەساتەکان بە شەو بڕۆن بمێنەوە ئەوە توانی شۆربا بەری شۆربا کە زۆر باشە هەم گەرمیە بەخشێ بەجەستێت هەم وزت ئەداتێ هەمیژ لاقەتە شاخەوانی تۆ لەو شاخەکە بمێنیتەوە ئەبێ کارێکی وا بکەی پاشە ڕۆی کەم دەربێت من 2019 گەشتێکی گشتی شاخەوانی کرا لە مانگی 2 بوو بۆ شاخی پیرەمەگرون شەومانەوە بوو منی خۆم یەکێک بووم لەوانە و کاتە زانیاریشی وام نەبوو بەڕاستی لە تاسۆژە لە کەبابخانەیە دووشیش گۆشتم خواردوتم با وزەیەکی چاکم پێ بێچم بۆ شاخە بڕات بێ ینی وەزعێکی بەسەر هێناوم کە ئیتر هەر خەریب و هاوڕێیەکم کە هەمان بەشی بنی خواردبوو گەڕایەوانێ لە تا خواردنەکە سوکتر باشتر بەڵێ لەبەرەوەی کە گەدە کارەکات بۆ هەرسکردنی ئەم خواردنەی لە ناو گەدایە گەدەش ماسوولکەیە پێویستی بە ئۆکسسیجینە ئۆکسسیجینی بەشەکانی تر خانەکانی ترە هێنێتەوە بە ناو گەدە کە ئۆکسسیجینی خانەکانی ماسوولکەکان هاتەوە ماسوولگان تووشی کەشنگ بوو نەبوون لەبەرەوە لەم حاڵەتە هەست بە بێهێزیەکەی هەست بە سەریەشەکەی بێت دڵتێکەڵاتن دوای ئەوەی کە ئەم خواردنە لە ناو گەدایانەوە ماسوولگەکانە ئەکرێنەوە هەست بە ئاسوودەیی ئەەکەی لەبەرەوە کەمترین خواردن بە تایبەت بەیانیان یعنی بەیانیان وا ڕۆیشتووە لە ناو شاخەوانە من بۆ خۆم بەتەواوی تەجروبەم کردەوەی کە ئێستا باسم کردی شەکەل و تەجروبانم وەزانستی شەماشتمان پێڵێ شاخەوانان پیان وایە نانی بەیانی دەبێ نانێکی تەنانەت بڕواکەی ئەمینە چی بێڵێ قەیماق قورسە قەیماق زۆر قورسە ئەگەر بکرێ میوەیەک بەیانیان بخورێکە خواردنێک بێ قورس نەبێت لەسەر گەدا چونکە سەعاتی یەکەم شاخەوانە نەسە کە جوان لەمە بێ زۆر باش لەوە یەکەم سەعاتی یەکەم کە دەسەکەی بە شاخەوانی زۆر ماندووە بی هۆکارەکەی خواردنەکەی کە خواردودا سەرۆکی با بڵێن تیمەکە ڕێنمایی بەسە گروپی جۆم لێ بواڵە نانی بەیانی لەوێ خۆنی دەرەچین لە پاش خواردنی نانی بەینی جا دەرەچین ئەبێ پێیان بڵێ ئەو نانی بەیانی بە چیە قورسرین شت نان و ماستێکە کە بیخۆی قورسرین قورسرینەکەیانە باڵێ وە لە گەشتی زستانە لەبەرەوەی تۆ پێویستە بە خێراترین کات بگەیتە لووتکە و بگەڕێیتەوە نابێ خواردنی ئەمە جاری وە بە خواردنمان پێ بووە کاتمان نەبووە بیخۆین لەبەرەوەی کاتەکەی سەیرەکەی کاتژمێرێکی بۆ شاخەوانی کە پێ دەڵێ لە کاتژمێر دووەوە نابێت لە شاخاوی تۆ بێ بگەڕێیتەوە لەبەرەوەی بۆ منە ڕۆژگار کورتە لە ئێستا ساعت 4:30 تر دەسەکاتەوە بەسەرما لەبەرەوەی کە نەکەوینەوە حاڵەت ناڕەحەتەوە خواردنەکانمان دەرنێنەوە نەما خواردووە لەو چێت چەرەز یا کونجی ئەم جۆرەشانە بەدەم ڕێشەوە توانی بیخۆی کەمترین کاتت لێبە کەمترین وزەشت پێ سەرفەکە بۆ خواردنەکە بۆ وزەی زۆر باشی شتیاتێ بۆ ڕێگە باشە وەکو شەومانەوە چێژی یەکجار زۆرەوەیە بەتەشید کاک سیامە دەگەر بە ڕێزت پێمان بڵێ شەوان چی ئەکەن هەڵبەت کۆڵی شەومانەوە لاانێ بڵم بەرنمەکەی کەمێک جیاوازتر لەوەی کام شاخی کوردستانەیە بچن ئەبێ شەو بمێنەوە لە حقیقەتە ئەویان بەرنامی شاخەوانی خۆی ئەیزانێت دەکرێت تۆ بچی بۆ گۆیژەش بمێنیتەوە ئەو حاڵی تەینە بەس ڕێگەکە زۆر بێت بەڵێ بێگومان ئێستا لە وەرزی ئێستادا شاخی هەڵگورت حتممە نەبێ شەو بمێنیتەوە چونکە ئەوەندەی کە تەجروبەمان هەبێ و لە وەرزی زستانە گوندێکەیە کە گوندی ناوەندەی پێڵێن ئیتر سارە ئەو پەڕیتاف و ئەوێت بتوانێت یا تۆزە سەروتر بڕوە کە تۆ لە ئاستێکی بێ نزیکی 6 بۆ 7 سەعات بڕووی تا ئەگەیتە ئەو شوێنەی کە لە هاوی ناسار پێی ئەگات یعنی ئەبێ بگەیت تاوێ حتممە نەبێت شەو بمێنیتەوە لەوێ بۆی ئامانجی لووتکەت هەبێت
دەبێ حتممە شەو بمێنیتەوە هیچ مەجای تیانە بڵێ ئەسمیەک ڕۆژات چمەوە کیسەخەوەکانی ژوا هەیە بە پێی بەرزیەکە بۆ زیاتر گەرم بێ پێداویستی و کەلوپە لە شاخەوانیەکان بە گوێرەی بەرزیەکان گۆڕانکاری بەسەرا هەیە هەم لە ڕووی یەکێک لە یاساکانی کەرەسەر شاخەوانیەکان لە کەلوپە لە تەکنیکیەکانە باڵێن سووک و باش بێ وە بە هەمان شێوە لە کەلوپەلەکانیش کە بەکارێنی لە شەومانەوەکانە یاخود لە کۆڵە و لە هەمشتا ئەویش بە هەمان شێوە یاخود لە پێکاتێکی باش بەکار هاتوێ و سووک بێ چون کاتۆ ناکرێت کۆڵەکە زیاد لە شولار یاخود تۆ یاسایەکێ لە زانستا ئەگەر تۆ بە 6 کیلۆ بیت ئەتوانی تا 20 کیلۆ بۆت هەیە وەزن هەڵگری بۆ شەومانەوێ ئەگەر لەوە زیاتر هەڵگری ئەبێتە هۆی ماندووبوون و چۆنەڵی کێشە بۆ ئەژنۆکانت دروستەکە سەرنجام بۆ ئەمیش یاسایەکی هەیە بێ بەش کرێ ئەو کەسانی کە شەومانەوە ئەکەن کۆڵەکان بەش ئەکەن هەموو شتەکان لەبەر چاویان دائەنێن بەشەکەن لەگەڵ هاو گەشتەکەیانە یاخود هاوخێمەکەیانە چونکە هەندێک کەلوپەلمان هەیە گشتیە هەندێکمان هەیە دووکەسی هەندێکمان هەیە با بڵین تاکە کەسیە تاکە کەسیەکانی تر پاچە و باتوم و ئەم شتانەیە و دوو کەسەکانیش ئەوەیە کە تۆ خێمەیەکەی قابلەمەیە و پێخۆرەکانە و خواردنەکانەکەمە لەگەڵ دوو کەسا بەشیەکەی لەگەڵ خۆت و هاوخێمەکەتە و گشتیەکانیش کە تەنافی گشتیە کە تۆ ئەگەری هەیە تۆ حەبل بەکاربێنی لە گەشتەکە و گشتیە کەلوپە لە گشتیەکانەوە بۆیە هەمووی پێویستی بە زانیاریەکی باش ناو خێمەکە هەندێک جار لە هەندێک فیلم و چوزانم دۆکمەنتاریە بینیمانە نازانم تەباخێکی بچووکتان پێ و خواردن وشت بەمانە لێنن ئەما لە ناو خێمەکە لێنرێ خواردن شەوان شۆربایەک شتێک لەو بابەتە چایەک قاوەیەک چوزانم ئەم شتانە هەیە یان چۆن باسی کۆمان بۆ بڵێ ئەکەوێتەوە سەر خێمەکە ئێستا هەندێک خێمە بەرهەیوانێکی بچکۆلەی هەیە خۆی وا باشترە لە دەرەوەی خێمەکە یان لەو بەرهەیوانەیە خواردن دروست کرێ ئاو گەرم بکرێ بۆ نمونە یان سووبێکە شتێکی وا دروست بکرێ بۆ ئەوەی کە لە حاڵەتی نەخوازرای وەکو تەقینی غاز و گڕگرتن و ئەم جۆرەشتانە دووربکەیان ئاوەکە نەڕژێتە ناو خێمەکە دوای گیر بخۆی بەدەستەوە حاڵەتی گڕگرتنی ژە بووە بۆ لە شاخی هەڵگورچەند هاوڕێکمان خێمەکەیان سووتە ینی ئەو بتڵێکی بچووکە کە لە سەرمای زۆرە ئەگەر کوالیتی باش نەبێ ئەو نەوە نەبێت کە بە تایبەتی بۆ شاخ و شوێنە بەرزەکان دروستەکرێ ئەی بەستێت لەبەرەوە بێ زۆر ئاگاداری ئەو جۆری تەباخ و جۆری بتڵی غاسەکە و جۆری تەنانەت ئەو مەجەڵ و شەشی کە پێێت یانی و قابل مۆشتی کە خواردنەکەی تیا دەبرسەکەی هەمووی تایبەتمەندی خۆی ینی ساڵانە شەریکاتانی کە شتی شاخەوانی دروستەکەن کە ئەبدەیت یەکەنەوانێ بۆ چەند گرامێک کەمتر کە ئەیکەن نرخەکەی بەرزەکەنەوە چونکە ئەڵێمە توێژینەوەی تیاکراوە کاکسیامەند و کاتێک ئەو بۆ من سێری جەنابەکەم کاکسیامە کاتێک باسی شاخەوانی ئەکرێ بۆ نمونە هەڵگورد بچیت و ئێستا بەدەر لە شاخەکانی خۆمان ئەوانەی وڵاتانی ترکە زۆر بەرزتریشە ئەمە زیاتر لەوانەیە بۆ نەبڵێن پیا و دەرەقەتی دێت ئەگەر ژن بێت زیاتر لەوانەیە بۆ نمونە گرفت بۆ گەشتەکە دروستکە جار پێمان بڵێ ئێمە جار گوێمان لێ بێ شاخەوانیمان هەیە ژنە ڕێکۆردیشکانەوە باسێکی ژنانمان بۆ بکە بێگومان لە ئافرەت لە شاخەوانیە ئێستا بە ڕێژەیەکی زۆر باش هاوگەشتی شاخەوانیەکە یاخۆ هاوگەشتی گروپەکانە بۆ هیچ کایەک لە کایەکان ئەسڵەن لە هەندێک بوارە زۆر لە سەرترن لە پیاوان وەکو بواری بەردەوانی بەڕاستی زۆر لە پیاوان بەهێزترن ینی ڕاستە پیاوان هەندێکیانی تر وەکو ئەلێکس و ئادەم ئۆندراوانە بەهێزن ڕقەمی یەکەن بەڵام زانیاریشتان هەیە لەسەر جیهان گوزەرە لەم بەڵێ بێگومان تۆ لە هەست بوارێکە ئەبێ کەمێک زانیاریت هەبێت لەوەی کە تۆ بۆچی هەوڵە دێ جا بۆیە ئافرەتیش ئەگەر لە سنووری خۆمانە با بڵین کوردستان بەگشتی دەبینین کە ئافرەت بە شێوازێکی زۆر بەرچاو لە توانایەکی زۆر باشە بەداخەوە لەم ماوەی پێشوە لەم چەند هەفتەی پێشوە ئافرەتێک پێم وابێ لە شاخی دەماوەند بە تاکە کەسی ڕۆشتە بوو بۆ سەر لووتکەی دەماوەند لووتکەشی کرده بوو گەڕا بووە بەداخەوە هەڵدێرا بوو فەوتی کە ئافرەتمان زۆرەیە لە کوردستانی خۆشمانە
ئافرەت بە شێوازێکی زۆر زۆر بەرچاو ئەو ئیترەوانی کە پیاو ئەیکەن ئەچنە لووتکە بەرزەکان و گەشتە سەختەکان ئەوانیش بە هەمان شێوە تەواوکەری گروپەکان. کاک بڕیار وتی ڕێکۆردێک ئێستا بەدەست ژنەکانەوە لە چ بوارەکە بوو؟ بەڵێ ڕێکۆردی 14,000ێکە کە بە کەمترین ماوە بڵین چوونەتە لووتکە بڕیوانە بە ناوی ژنێکی نەرویژیەوەیە کە پێشتر بە ناوی نیمسدای بوو کە شاخەوانێکی کوڕی نیپاڵی بوو. باش ئەم کەرەستە و کەلوپەلانە ئێستا خۆشبەختانە بازاڕی تایبەتیانێ فرۆژگەی تایبەتیشانێ بۆ فرۆشتنن ینی لە چوو یێنەمانە لە چ وڵاتێک دروستەکرێن باشترین براند و مارکەکانیان هیچی وڵاتێکە بۆ شاخەوانی دروستەکە خۆی لەبەرەوەی کە سەرەتای سەرهەڵدانی شاخەوانی لە سویسرا و فەڕەنسا و ئەمانەوە بووە براندە زۆر باشەکانیش کە گەشەیان سندووە لە فەڕەنسا و سویسرا بۆ نمونە لە سویسرا شەریکی ماموتمانەیە لە فەڕەنسا پێزڵمان هەیە بیاڵمان هەیە لە ئەمریکا بلەک دایمۆنمان هەیە ینی ئەم وڵاتانە ئەمریکا فەڕەنسا سویسرا زیاتر ئەڵمانیاش تقریبان براندە بەناوبانگەکان ئەوانەی کە پێشەنگی ئەم بوارەیان گرتووە لە وڵاتانەوە دروستەکرێت. زۆر باشە جا وەکو دووە پرسیاری منیش لە بەڕێستان باسی کرد کاک سیامەند خاتوونێک لەم فترە بەداخەوە بە تەنیا ڕۆشتووە گرفتی بۆ دروست بە ئەویان هیچە بەڵام وەکو ژمارە ئەبێت چەند کەس بەیەکەوە بڕن پێم وایە بە زۆر بنلانێ سەرتان لێ تێک بچێت کەمیش بنلانێ کەس نەبێگەر خوانە خواستە شتێک قەوما یارمەتی بە چەند کەس باشترا بەیەکەوە یەک کەس نابێ هەر بچێت یانی زۆر خەتەرە مەگەر و کەسە زۆر بە ئەزمون بێت کە هەر نابێ بچێت چونکە لە حاڵەتی نەخوازراوە ناتوانێت فریای خۆی بکەوێت بەڕای ئێمە 3 نەفەر دووش تقریبان هەر کەمە 2 کەسیش چونکە هاوڕێیەکمان وازام 2 ساڵەمەوە پێشوو لە شاخی پیت و لوتکەی دووەمی پیرەمەگرون کەوت ئەو برادری کە لەگەڵی بوو ئەزمونێکی وای نەبوو تووشی شپرزەیی ببوو لەبەرەوە کاتێکی زۆری ویستە بەهانای ئەو هاوڕێمانەوە چ بوون. ئەگەر 3 نەفەر بێ 4 نەفەر بێ باشتر ئەتوانرێ کۆنتترۆڵی ئەو بارودۆخە بکرێت لە شاخە جا ئەگەر خوانە خواستە کارەسات بێ یا بەکارهێنانی کەلوپەلەکان بێت و هەوڵدان بێ بۆ ئەوەی کە باشترین بەرنامە بە سەلامەتی جێبەجێ بکرێت. دەست و چاوتان خۆشەمە هیچمان نەماوە شتێک پێتان خۆش بە باسیکەن. وەڵی هەڵبەت من پێویستە بە هەلی ئەزانم کە لێرەوە بەڕاستی ئێمە لە تاو مێژوە لە چاو مێژوە کەمەی کە هەمانە تەلەفمان زۆر بووە تا کوشتەشمان زۆر بۆ مەرگمان زۆر بووە لە چاو مێژوە کەما بۆیە هیوادارم هەموو گروپە شاخەوانیەکان ئەو گەشتی کە ئیعلانێکن بۆی بزان کە چی ئەبەن لەگەڵ خۆیانە بە تایبەتیش لە وەرزی زستانە پێویستە ئەو کەسێک کایبەن لەگەڵ خۆیانە لە ڕووی کەلوپەل و پێداویستی و باشتر وە لە سەرەتاوە دڵی بیئێشێ و ئیزنی بدەی کە ئەگەر زانیتان کەلوپەل و پێداویستیەکانی بە کەڵکی ئەو گەشتە نەهات بۆیە بیژێڕنەوە بۆەوەی خۆتان و هەموو گروپەکان سەلامەت بن نەکۆی کەسەکە بخەنە ناڕەحەتی و ناڕەحەتی بۆ خۆت و گروپەکەش دروستکە بۆیە هیوادارم هەمومان بە گشتی شاخەوانی بە شێوازێکی جوان و زانستی ئەنجام دەین بۆی هەمومان پارێزرا و سەلامەت بین. بە هیوای کاکە سیامەند ئەحمەد وارووا کاک بڕیار فارس ئەندامی گروپی دەستەی شاخەوانی لووتکە زۆر سوپاس بەوان بەدەبوون هەمیشە بتان بینین لە لووتکەیە. سلامەت. هەر لە